سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات هونەرمەند نەریمان بابان کۆنسێرتی تەریب لە تەلاری هونەری شاری سلێمانی سازەکات. لە سی ئەم مانگەدا کۆنسێرتەکە بەڕێوەچێ هەرچەندە بڕیار بوو کۆنسێرتەکە یەک ڕۆژ بخایەنێت، بەڵام بەهۆی داواکاری هاوڵاتیانەوە درێژ کرایەوە بۆ 3 ڕۆژ. هونەرمەند نەریمان بابان بە دیسکی هونەری کورسان نیوز دەدوێت و سوپاسی هەوادارانێکە. سپاس بۆ خی گەورە، سپاس بۆ هەموو هەواداران. هەستێکی جوان بوو، هەستێکی خۆشە بۆ هەموو هونەرمەندێک کە ئەبینێ خەڵکانێکی زۆر پێشوازی لە ئیشە هونەریەکانیەکەن، بێگومان بۆ هەمووی وایە و ئەم شارەش و شارەکانی تری کوردستانیش هونەرمەندی زۆر زۆر جوانی تایە. منەمێ لێرەوە پێیان بڵێم تکایە سارد مەبنەوە، بەردەوام بن. هەوادارێکی زۆر هەیە، خەڵکێکی زۆر هەیە حەزی لە هونەر و میوسیکی ڕاستیە. ئەمە بۆ من وەکو من جارێکی تر تەوژم و گڕوتینێکی ترمەهاتێ کە پەشیمان نەبم لەو ڕێگەی هەڵم بژاردووە، ڕێگەیەکی هەڵە نەبووە، زۆر منی دڵخۆش کرد و حەزەکەم لێرەشەوە بە هەموو هەوادارەکانم بڵێم داوای لێبوردن لە هەمووتانەکەم ئەوەی تکتی دەرز نەکە و چی بکەین هۆڵەکە بچووکە. گوناحی ئێمە نەبووە، گوناحی ئێمە نییە کە 3 ڕۆژمان درێژ کردەوە کۆنسێرتەکە، ئیتر لەوە زیاترمان دوو ئەبین. من زۆر سپاسی خەڵکی هەولێرەکەم، سپاسی خەڵکی کەرکووکەکەم کە زۆربەی تکتەکان لای ئەوانەوە بوو لێرەوە پەیمانیان پێم بەم نزیکانە سەردانی هەولێر و کەرکووکەکەم و لەوێش کۆنسێرتەکەم. ئەم جارە هەوڵێین ئەو گۆرانیان نوێیانەی کە بڵاو بۆ ئەوانە هەمووی پێشکەشکەین. هەندێک گۆرانی کۆنیش کە خەڵک بیرەوەری جوانی هەیە لەگەڵیا جارێک تریش ئەوانەیان پێشکەشکەینەوە و کەسی تازەش پێشکەشی خەڵکەکەین، گەنجی تازە ئەهێنین کە ئەوانەی پێشووتر کە هێناومانن هەمویان ئێستا پێگەی هونەری جوانیان هەیە. بەشکم ئەوەی ئێستاشەی هێنین ئەویش پێگەیەکی جوان بۆ خۆی دروستکە. خۆشحاڵ لێوانەیە لە هەموو کۆنسەرتەکانی کاک نەریمانە بەشدارم، جگەلەوەی کە وەکو میوزیکژانێ بەشدارم لەگەڵیا، وەکو هەوادارێکی شەتوانم ینی وەسپیەوە بکەم کە زۆر خۆشحاڵم بە ڕاستیەکەی، چونکە من یەکم لە هەوادارەکانی کاک نەریمان. جیاوازی ئەم کۆنسەرتە لەگە کۆنسەرتەکانی ترە هەمیشە کاک نەریمان کاری نوێی هەیە لە کۆنسەرتەکانیە و هەمیشە کەسانێک بەشدارن کە کەسانی تازە بەشدارە بن لەگەڵمانە و ئەمە جێی خۆشحاڵیە. هەموو بڵێن کۆنسەرتێکی تازە لەگە کاک نەریمانە، کاری نوێتیایە، سوپرایزیتیایە، بۆیە هەمیشە ئەو کۆنسەرتانی کە ئەکرێت جیاوازە لە کۆنسەرتەکانی پێشتری. من دوو کۆنسێرتە لەگەڵ هونەرمەند نەریمان بابانە وەکو ژەنیارێک بەشدارم. چەند ڕۆژێکە بۆم کۆنسێرتە نوێ ئێمە خۆمان ئامادەکەین، زۆر جدی خۆمان ئامادە کردووە. هەمیشە ئەزمونێکی خۆشە لەگەڵ هونەرمەندێکی وەک نەریمان بابان لەبەرەوەی کەسایەتێکی زۆر نەرمونیان و ئەو جۆرە کەسایەتێکە حەزەکەی لەگەڵ یا بژەنیت. کۆنسێرتەکان هەر کۆنسێرتە و تایبەتمەندی خۆی هەیە، هەڵبەتە هەموو شتێک باز ناکەین لەبەری تۆزێک بێ بە سەپرایز بۆ کاتی کۆنسێرتەکە، بەڵام بەگشتی زۆر خۆشحاڵن و زۆر بەگشتی بە چاکی خۆمان ئامادە کردووە.